بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 65. پرسیاری 20 باوکی سوارە 175,000 دیناریدا لە بڕی نرخی دوو کارتی ئامادەبوون لە ئاهەنگی فێستیڤاڵی هونەر لە شاری هەولێر. نرخی کارتی سوارە 25,000 دیناری لە نرخی کارتی باوکی کەمترە. ئایا نرخی هەر کارتێک چەندە؟ نرخی هەر کارتێک چەندە؟ بە هەردووچیان 175,000. کارتی باوکی سوارە بە 25,000 دینار زۆرترە یان گرانترە لە کارتی سوارە، یان دەتوانین بڵێن کارتی سوارە هەرزانترە نرخەکەی لە کارتی باوکی بە 25,000 دینار. ئێستا دەبی بزانم نرخی هەر کارتەی چەندە، کارتی سوارە و کارتی باوکی سوارە. لێرە ئەوەی ڕاستیبی خەمڵاندن ڕێگەیەکی زۆر باشە لۆ دیتنەوەی وەڵامی ئەو پرسیارە. ئەم لێرە 175,000ەکەی هەزارەکان نانووسم، سفرەکان نانووسم، هەر لۆ ئاسانی. پاشان کە زانیم ئەو جەسێ سفری دادەنێم لە پێش هەر ژمارەی، بەڵام لێرە گریمان ئەمن لە جیاتی بنووسم سوارە و باوکی سوارە دەنووسم س لەگەڵ ب، واتە کارتی سوارە کۆ کارتی باوکی سوارە دەکاتە 175,000 دینار. ئەم تەنیا 175 دەنووسم. پاشان ئەگەر کارتی باوکی سوارە بینم، کارتی سوارەی لێ دەرکەم نرخەکەی دەکاتە 25,000 دینار، کەواتە دوو هاوکێشەی باشم هەیە، یەکەچیان کۆیە یەکەچیان کەمە، و ئەمن لێرە دەینم بە خەمڵاندن. گریمان کارتی سوارە 90 دینارە، 90,000. باوکی سوارەش 25 لەوی زۆرترە، بزانین دەکات چەند، کەواتە ئەمن لێرە تەنیا خەمڵاندنی دەکەم. گریمان کارتی سوارە 85,000 دینارە، باوکی سوارەش 90,000. ڕاستە بە هەردووچیان دەکات 175، بەڵام کە لێدەرکردنەکەی دەکەم ناکاتە 25، کەمی دەینی، کەواتە تۆزە نرخی کارتی باوکی سوارە زیاد دەکەم 90ەکە و 85ەکەش کەم دەکەمەوە هەتا دەگەمە ئەنجامەکەی. تۆزەکەم زیاد کرد، 90ەکەم کردە 95، کۆم کردەوە لەگەڵ 80، ڕاستە دەکا 175، بەس هێشتاش جیاوازیەکە ناکاتە 25. ئەگەر 95 بینم 80 لێ دەرکەم، جیاوازیەکە هەر دەکا 15، هێشتاش زیاد دەکەم، بۆ وێنە 95ەکەی دەکەمە 100. کە کردمە 100 کە کۆ بکەمەوە لەگەڵ 75 زۆر ڕاستە دەکا 175، کە 100ش بینم 75 لێ دەرکەم ئەویش دەکا 25، کەواتە ئێستا گەیشتمە وەڵامی ڕاست. کەواتە خەمڵاندن تۆزە ژمارەکانم کەم دەکەم زیاد دەکەم هەتا دەگەمە ئەنجامی ڕاست. بێگومان زۆر بە ئاسانی ئەمن ئێستا دەتوانم بە هاوکێشە هەردوو هاوکێشەکان شیکارکەم، بەڵام لێرە ئەمە لە پۆلی 5 هێشتان نەگەیشتینە شیکاری دوو هاوکێشە بەیەکەوە، لەبەر هەندێ زیاتر بە خەمڵاندن دەخەمڵێنم، دوو ژمارە وەردەگرم، یان سەرجەمەکەیان ڕاست بی یان جیاوازیەکەیان ڕاست بی، پاشان هەتا دەگەمە ئەنجامی تەواو. لێرە ئەمن ئەوهام کرد سەرجەمەکەیان ڕاست بی جیاوازیەکەیان هەڵە بوو، بەڵام تۆزە سەرجەمەکەشیان دەگۆڕم. مەبەستم ئەوە نییە کە سەرجەمەکەیان نەبیتە 175، ژمارەکان دەگۆڕم
هەتا لێرە بۆ وێنە بە 90 دەستم پێ کرد کردمە 95 کە دەیکەمە 100 ڕاست دەردەچی. ئەوجا ئێستا زۆر ڕاستە کەواتە نرخی کارتی باوکی سوارە 100,000 دینارە، نرخی کارتی سوارەش 75,000 دینارە، کەواتە وەڵام 100,000 ئەوە باوکی سوارە و 75,000 ئەوە کارتی سوارە. زۆریش ئاسانە بە خەمڵاندن زۆر ئاسانە. هەرکە هەڵە بوو دەنووسم هەڵەیە هەتا دەگەمە ئەنجام. پرسیاری 21 پلەی گەرمی لە چۆمان لە نیوەڕۆ 27 پلەی سەدیە. دەبا نووسرا بە پلەی سەدی دەباش دەش بواە ئەوها هێمایەک بکرێ بۆ پلەی گەرمی. نابیەوها بەجێ بهێڵێن نازانین چ پلەیەکە، دەبی بزانین کامە بە کام پلە. پلەی سەدی یان فەهرەنهایتی. لە نیوەی شەودا 23 پلە دابەزی زۆر گرنگە لێرە. لەبەر چ دابەزی؟ بەهۆی بای سارد. ئایا لە نیوەی شەو پلەی گەرمی بوو بە چەند؟ کەواتە 27 پلە بوو نیوەڕۆ 23 دابەزی واتە کەمکردنەوە. 7 سەی لێ بڕوا 5 2 لێ بڕوا 0 واتە پلەی گەرمی بوو بە 5 پلەی سەدی لە نیوە شەو. زۆر کەمە ساردە 5 پلەی سەدی. کەواتە لە نیوە شەو پلەی گەرمی چەندە؟ وەڵام 5 پلەی سەدیە، تەنیا 5 پلەیە چونکە زۆر دابەزیە. کەواتە لێرە ئەمن وشەی دابەزی دەیگۆڕم بە هێمای کەم لە بیرکاری. کەواتە بیرکاری چییە؟ بیرکاری گۆڕین و وەرگێڕانی زمانی وشە بۆ زمانی بیرکاری کە بریتیە لە هێمای ئەژمێرکردن وە ژمارە کە بە ڕەنووس دەنووسم وە پاشان کردداری ئەژمێرکردن. لێرە کردداری لێ دەرکردن بوو 27 هێنا 23 لێ دەرکرد. پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 22 لە بچووکترینەوە بۆ گەورەترین ڕیز بکە. بچووکترین ژمارە لێرە کامەیە؟ ئەو ژمارە لە هەمویان بچووکترە چونکە هەمویان پێنجی تەواون لە لای چەپی فاریزە وەکو یەکن، بەڵام پاشان لێرە 2 سفر هەیە، لێرە سفرەک و دووەک هەیە، دیسان 0 و 2 22 ئەوانە هەمویان گەورەترن، 2 سفرەکە لە هەمویان بچووکترە. کەواتە ئەو ژمارە سۆرە لە هەمویان گچکەترە لە لای ڕاست دەینووسم یان لەسەرەوە دەینووسم. لەوی تۆزێک گەورەتر کامەیە؟ لەوی تۆزێک گەورەتر ئەو ژمارەیە 0 و 2 چونکە لێرە 0 و 22 لێرە 0 و 20 لێرە 22 یان لێرە دەتوانم ئەوها داینێم 0 و 2 دووشی هەیە پاشتە لێرە تەنیا 0 و 2 0 هەیە ئەگەر ئەوها بیری لێکەمەوە. کەواتە ئەو زەردە ئەو جا ئەو سەوزە لە هەمویان گەورەتر ئەو شینەیە چونکە ئەو لە جێگای 0 لێرە 0 0 0 ئەو 2 هەیە، 2 لە هەمویان گەورەترە. کەواتە ڕێزکردنەکە کووە؟ خوێندکاری ژیر سۆرەکە، زەردەکە، کەسکەکە، شینەکە لە هەمویان گەورەترە. پرسیاری 23 ناوەند و ناوەڕاستە و مۆد دیار بکە بۆ ئەو ژمارانە. چەند ژمارەم هەیە؟ ئەوە 1 ژمارە، 2 ژمارە، 3 ژمارە، 4 ژمارە، 5 ژمارە،
6 ژمارە و 7 ژمارە. 7 ژمارەم هەیە. هەتا ناوەندەکەی ببینمەوە چ دەکەم؟ هەموو ژمارەکان کۆ دەکەمەوە. کە کۆم کردەوە سەرجەمەکەم بەدەست هات دابەشی 7 دەکەم. لۆ 7 چونکە 7 دانا ژمارەم هەیە ناوەند دەکاتە ناوەند یەکسانە بە. هەمیشە دەبی ئەوها بیرکەمەوە. ناوەند یەکسانە بە ناوەند یەکسانە بە سەرجەم دابەش چەند دانە. چەند دانەم هەیە، چەند دانە ژمارەم هەیە. ئەوەیە ڕێسایەکە. لێرە ناوەندەکەم پێویستە نیتم دەنووسم ناوەند یەکسانە بە سەرجەمەکەی هەموو ژمارەکان کۆ دەکەمەوە دابەشی 7 دەکەم. دەچم کۆیان دەکەمەوە لێرە. ئەمن هەتا ئیشەکە ئاسان بی وابزانم کۆم کردەوە کردیە 112 کە کۆم کردەوە کردیە 112 ئەوها 112 ئێستا 112 دابەشی 7 دەکەم. 112 دابەش 7 11 دابەش 7 یەک جاران 7 چەند دەمینێتەوە لە 11کەی کە 7 بڕوا 4 دەمینێتەوە 42 دابەش 7 دەکا 6 کەواتە ناوەندەکە یەکسانە بە 16. وەڵام ناوەند یەکسانە بە 16. ئێستا وەڵامی یەک پرسیارم دایەوە تەواو دەچمە لای ناوە ڕاستە. هەتا ناوە ڕاستەی ببینمەوە چ دەکەم؟ ئەوە نییە کۆیان بکەمەوە لە ناوە ڕاستە ڕێسایەکی دیکە هەیە. ئەویش ژمارەکان ڕیز دەکەم لەسەرەوە لۆ خوارەیان لە لای ڕاست لۆ لای چەپ لە گچکەوە لۆ گەورە. گچکەترینیان دەیە ئەمن لێرە دەرەکەی دەنووسم. پاشی دا چاردەکەش دەنووسم. چەند چاردەیە؟ 2 دانەیە هەردووچی دەنووسم. ئەوجە پاشی چاردەی چ دێ؟ 7 دەدێ. چەند دانەیە؟ ئەویش دەنووسم. 2 دانەیە. پاشی 7 18 ئەویش دەنووسم. 1 دانەیە. پاشی 18 22 ئەویش دەنووسم. بزانم 7 1 2 3 4 5 6 7. ئێستا چ دەکەم؟ هەتا ناوە ڕاستە ببینمەوە یەک ژمارە لە سەرێ لا دەبم یەکیش لە خوارێ لە هەمان کات. دیسان یەک لە سەرێ یەک لە خوارێ. دیسان یەک لە سەرێ یەک لە خوارێ. ئەو ژمارەی لە ناوەندێ دەمینێتەوە ناوە ڕاستەیە. هەر ناوەکەشی ئەوهایە. هەندێک جار لە جیاتی یەک ژمارەی بمینێتەوە 2 دەمینێتەوە. ئەو کات چ دەکەم؟ هەردوو ژمارەکان کۆ دەکەمەوە سەرجەمەکەی دابەشی 2 دەکەم. ئەنجامی دابەشەکە دەکاتە ناوە ڕاستە. بەڵام لێرە ئەمن بەختم هەبوو تەنیا یەک ژمارە مایەوە لە ناوە ڕاستە ئەویش 7 کەواتە وەڵام 7 ناوە ڕاستەیە. 16 ناوەند بوو. واتە لە یەک نێزیکن هەڵەکی گەورەم نەکردیە. ئێستا دەچمە لای مۆد. مۆد چییە؟ مۆد واتە لەو ژمارانە کامە زیاتر هەیە. زیاتر دووبارە و سێبارە بوویتەوە. تەمەشا دەکەم لێرە 14 2 جار هەیە 17 2 جار هەیە کەواتە مۆد 2 وەڵامە. هەم 14 هەم 17 کەواتە مۆد دەکات 14 و دەکاتە 17. لە وەڵام دەبی بنووسم 14 و 17 نەک تەنیا 14 نەک تەنیا 17 هەردووچی. پرسیاری 24 نەسرین لەسەر کاری دەستی بۆ ماوەی 65 خولەک خۆی ڕاهێنانی کرد. واتە 20 خولەک زیاتر لە ماوەی ڕاهێنانی لە ڕۆژێکی ئاسایی. ئەوەی ڕاستیبی نازانم ئەو پرسیارە کو نووسرایە هیچ
لە جێیەک نەخاڵێک هەیە نەشتێک هەیە هیچ کات نەمدیتە پرسیارێک بەبێ خاڵ هەبی واتە ئەمن ئەو ڕستە دوور و درێژەی هەمووی بخینمەوە بەبێ ئەوەی هەر هیچ پشوویەک بدەم کەواتە ڕستە چی هەڵە نووسرایە بەڵام هیوادارم هێشتاش هەر تێبگەین چونکە بەڕاستی پرسیارێکی جوانە ئەگەر بەهات با و باش نووسرابە بەڵام ئێستا ئەو هادەیخینمەوە نەسرین لە سەرکاری دەستی بۆ ماوەی 65 خولەک خۆی ڕاهێنا ئەو 65 خولەکە 20 خولەکی زیاترە لە ماوەی ڕاهێنانی لە ڕۆژێکی ئاساییدا ئەو جادەبا بنووسێ ئایا لە ڕۆژێکی ئاسایی چەند خولەک ڕاهێنان دەکات نەسرین ئەو کاتە دەینم 65 دەینم 20 لێ دەردەکەم بزانم لە ڕۆژێکی ئاسایی چەند خولەک ڕاهێنان دەکەم کەواتە 65 کەم 65 20 لێ بڕوە داکاتە 45 خولەک ڕاهێنان دەکا لە ڕۆژێکی ئاسایی بەڵام ئەوڕۆ زیاتر ڕاهێنانی کرد پرسیاری 25 زۆر ئاسانە ڕەنگە پێویست نەکە ئەمن ئەو پرسیارانە چاکەم چونکە هەم بژمێر هەیە هەمیش دەبووە دەبی هەموو خوێندکارێکی پۆلی 6 پۆلی 5 ئەو کۆکردنەوانە بزانی 6 و 6 12 0 و 0 0 لەگەڵ یەک هەر یەک 5 و 5 10 5 و 5 10 لەگەڵ یەکیش 11 1 و 8 دەکانەوە پاشان 85,000 لەگەڵ 5,000 دەکاتە 90,000 چونکە لێرە 500 دیش زیاتر دەکانەوە 2,000 کەواتە شیاوە 1 کەم 1 0 2 کەم 6 نابی ئەو دوای خورد دەکەینەوە لێرە دەبیتە 12 کەم 6 دەکا 6 1 کەم 2 نابی 5ەکەش دەبی خوردکەینەوە 5ەکە دەبیتە 4 1ەکەش دەبتە 11 ئەو جا 11 کەم 2 دەکاتە 9 5ەکە بووە 4 کەم 7 نابی دیسان دەبی سەیەکەی خوردکەمەوە 3 دەبیتە 2 4ش دەبیتە 14 کەم 7 2کەش دەینوە خوارێ 35,000 7,000 لێ بڕوا دەکا 27,000 شتەچی خراپ نییە باشە شیاوە زۆر هەڵم نەکردیە بێمە لای پرسیاری 27 زۆر ئاسانە بڕەکم هەیە 25 لەگەڵ پیتی ئەو پیتە ئەگەر پیتەکە 36 بوو بڕەکە دەکاتە چەند ئەو پیتەی لا دەبەم 36 لەوێ دادەنێم کۆی دەکەمەوە 25 کۆ دەکەمەوە لەگەڵ 36 زۆر ئاسانە خانەیەکان لەگەڵ خانەیەکان 5 کۆ دەکەمەوە لەگەڵ 6 دەکاتە 11 دووش کۆ دەکەمەوە لەگەڵ 3 دەکا 5 یەکیشم هەبوو دەکا 6 بڕەکە دەکاتە 61 ئەگەر کۆکردنەوەکەی ئەوها بکەی هێشتاش ئاسان دەبی خوێندکاری ژیر لێرە بنووسم 25 لێرەش بنووسم 36 ئەوها زۆریش ئاسانە خانە یەکان 5 و 6 11 2 3 5 1 6 ئەوە هەر ئاسانتریشە پرسیاری 28 هاوکێشەم هەیە لای ڕاستی پیتی کەم 5 لای چەپیشی دەکا 23 چ ژمارەك لە خۆم دەپرسم چ ژمارەك 5شی لێ بڕوا هێشتا 23 دەمێنێتەوە بێگومان ژمارەکە دەبی لە 23 گەورەتربی بە 5 چ ژمارە گەورەترە لە 23 بە 5 28 ئەگەر 28 بینم 5شی لێ کەمەوە دەکا 23 کەواتە شیکاری هاوکێشەکە دەنووسم پیتی کە یەکسانە بە 28 شیکاری هاوکێشەکە دەبی ئەوها بنووسم کە یەکسانە دەکاتە
28 کە ساغیشی دەکەمەوە لە جیاتی 28 دادەنێم 5 لێ دەردەینم لی کەم دەکەمەوە لا دەبم دەبیتە 23 لای چەپیش 23 بەڵام شیکاری هاوکێشە هەمیشە دەبی پیتەکەی کە هەیە بنووسم یەکسانە بە ژمارەک ئەوەیە شیکار. پرسیاری 29 زۆر پرسیارێکی گرنگە زۆریش باشە. ئەو ژمارەیە نزیکەوە بۆ نزیکترین بەش لە سەد ئەو ڕەنووسە بەش لە دەیە ئەو ڕەنووسە بەش لە سەدا کەواتە ئەو دوو ڕەنووسەی دەبی ئەمن فڕێدەم لابم تەنیا ئەوها بنووسم ئەوە بمینێتەوە لەبەر چ تەنیا ئەوها دەمینێتەوە چونکە کە لێم داوا دەکرێت بەش لە سەد واتە ڕەنووسەکانی لە لای ڕاستی ئەو ڕەنووسەی کە بەش لە سەدە هەمووی فڕێدە هەمووی لابە هەمووی بسڕەوە هەمووی ڕەشکەوە ئەوجە پاشان تەمەشاکە نزیکترین ڕەنووس کە ڕەشت کردیتەوە چییە؟ سفریش ڕەنووسەکی گچکەیە کەواتە هیچ مەکە ئەگەر سفر بوو ئەگەر 1 بوو ئەگەر 2 بوو ئەگەر 3 بوو ئەگەر 4 بوو تەنیا لایەن بە و هیچ مەکە هیچ خۆت ئەزیەت مەدا هیچ خۆت تێک مەدا ڕەنووسەکان بسڕەوە هەر ئەوە لایەن بە هیچ مەکە بەڵام ئەگەر هاتو سفرەکە لە جیاتی ئەو سفرەی 5 بوو 6 بوو 7 بوو 8 بوو ئەو ڕەنووسەی خۆت کە نزیکی دەکەیەوە زیادی کە بە 1 ئەگەر 5 بوو دەبتە 6 ئەگەر 6 بوو دەبتە 7 ئەگەر 7 بوو دەبتە 8 ئەگەر 8 بوو دەبیتە 9 بەڵام ئێستا هیچ مەکە هەر ئەوەی بنووسە و تەواو 3 فاریزە 45 ئەوە تا. پرسیاری 30 ئەو ژمارەی نزیکەوە بۆ نزیکترین 1000 کامە خانەی هەزارانە؟ ئەگەر ئەوە خانەی یەکان بی ئەگەر دووەکە خانەی دەیان بی ئەگەر یەکەکەش خانەی سەدان بی ئەو 5 خانەی هەزارانە کاتە 5ەکەیە کە نزیکی دەکەمەوە واتە ئەو ڕەنووسانەی لە ڕاستی 5 هەمویان بکە سفر نەک فڕێیان دەی و لایەن بەی دەبی بیانکەیە سفر نەک وەکو ئێرە فڕەی دەی و لای بەی و کارت پێی نەبی لێرە دەبی بیانکەیە سفر تەنیا سفر ئەوجە پاشان تەمەشاکەی بەڵام ئەوانەی لای چەپ هەروەکو خۆیانن هیچ بەبێ دەستکاری تەنیا ئەوەی لای ڕاست دەکەیە سفر ئەوجە ئێستا کە ئەو ڕەنووسانم هەموو کردە سفر یەکەکە دەبتە سفر دووەکە دەبتە سفر سەیەکە دەبتە سفر 5ەکە ئەو 5ەی کە ئەمن نێزیی دەکەمەوە بیکەمە 6 یان نا بێگومان نا چونکە ئەو ڕەنووسە کەسکەی تەنیشتی ڕەنووسەکی گچکەیە یەکە ئەگەر 1 بوو ئەگەر 2 بوو ئەگەر 3 بوو ئەگەر 4 بوو هیچ مەکە تەنیا بیکە سفر و تەواو بەڵام ئەگەر 5 بوو ئەگەر 6 بوو ئەگەر 7 بوو ئەگەر 8 بوو ئەو 5 دەبووە یەکی زیاد دەکرد بەڵام ئێستا زیادکردنی پێناوێ کەواتە ژمارەکە چی لێدێ 8 هەروەکو خۆی 7 هەروەکو خۆی 4 هەروەکو خۆی 5 هەروەکو خۆی ئەوانی دیش 1 2 3 سفر ژمارەکە ئەو های لێدێ ئەو جە دەچم تەمەشا دەکەم بزانم کامە وەکو ئێرەیە بێگومان ئێرە ئەوە ڕاستە چونکە ئەمن نێزیشی دەکەمەوە لۆ نێزیکترین 1000 دەبی بزانم کامە خانەی هەزارانە ئەگەر نەزانم کێشەم هەیە ئەگەر نەزانم دەبی بچم بگەڕێمەوە تەمەشای ئەو ڤیدیۆیانە بکەم کە تا ئێستا دامناینە دەربارەی نزیککردنەوە و دەربارەی خەمڵاندن و دەربارەی خانەکان دەربارەی دابڕینەکان بە تایبەتی لە پۆلی وانەکانی پۆلی 4 ئەو کەسێک کە تەنیا
ئەو ساڵ دەستی پێکرد بە پێنج و تەمەشای ڤیددیۆیەکانی پۆلی چاری نەکردیە زۆر پێویستە تەمەشای هەمویان بکاتەوە ئەگەر کاتی هەبوو. لێرە دابڕێنی یەکەکان، دابڕێنی هەزاران، دابڕێنی ملیۆنان، بەڵام ئەمن نزیکترین هەزار واتە 1000. ئەوە 1000، ئەوە 10,000، ئەوە 100,000. دابڕێنی هەزاران 3 خانەیە، کەواتە ئەوە ڕاست بوو. شیکاری پرسیارەکان، پوختەی ئەنجامەکان، ئەم هێڵا ڕوونکردنەوەیە ژمارەی هێلانەی هەڵۆ سەرسپیەکان لە کارۆلینای خوار و لە ماوەی 8 ساڵدا دەنوێنێ. پێدراوە هاتووەکانی ناو ئەم وێنە ڕوونکردنەوەیە بۆ پوختەکردنی ئەنجامەکان بەکاربینە. تەمەشای ئەو خشتەی ئەو هێڵای دەکەم، هێڵی ڕوونکردنەوەی بە ئاسۆی ساڵەکانم هەیە. ئەوها ساڵەکان لە ساڵی 1990 هەتا 1998 و باستونیش ئەمن ژمارەی هەڵۆ سەرسپیەکانم هەیە کە لە 50 دەست پێ دەکا هەتا 130. لێرە هێڵەکە پچڕاوە، واتە لە سفرەوە دەستیان پێ نەکردیە. سفر لێرەیە بەڵام لە کەمتر لە سفر دەست پێ نەکرایە، نەنووسرا، پێویستمان پێی نەبووە، واتە 5 و 10 و 20 شتیوان نەنووسرایە لە بەرهەندێ هێڵەکە پچڕایە. ئەوها لە 50 دەستمان پێ کردیا، لە ساڵی 90 ژمارەی هەڵۆکان 50 بووە. 50 لە ساڵی 92 بوویتە نزیکەی 75، لە ساڵی 94 بوویتە نزیکەی 95، لە ساڵی 96 هەر نزیکە لە 95 96 و شتی وایە، لە ساڵی 98ش بوویتە 120. ئەوە هێڵی ڕوونکردنەوەی ئێستا کە زانیم دەربارەی هێلانەی هەڵۆ سەرسپیەکانە لە کارۆلینای خوار و ئێستا دەچم وەڵامی پرسیارەکان دەدەمەوە. پرسیاری ژمارە 1: چۆن ژمارەی هێلانەی هەڵۆکان لە ساڵی 90 هەتا 98 دەگۆڕێ؟ کو دەگۆڕێ؟ زیاد دەبی. گۆڕانەکە بە زیاد بوونە. ئەوە 90، ئەوش 98 دەگۆڕێ بە چەند زیاد دەبی؟ لە 50 دەبیتە 120. ئەگەر 120 بینم 50 لێ دەرکەم، بە چەند زیادی کردیا؟ بە 7 دانە هێلانە. کەواتە بە زیاد بوونە 7 دانە زیادی کردیا لە مابەینی 8 ساڵ. پرسیاری 2: ڕوونی بکەوە کام 2 ساڵ ژمارەی هێلانەکان نزیکەی هەمان. ژمارە زۆر ئاسانە، ئەو 2 ساڵە نزیکەی وەکو یەکە. ئەگەر یەکیان 95 بی ئەوی دی 96 یان 97 یان 98 زۆر نێزیکن، واتە ساڵی 94 و 96 ئەو 2 ساڵە. پرسیاری 3: بە پشت بەستن بە پێدراوە هاتووەکانی سەرهێڵە ڕوونکردنەوەیەکە ئایا مەزەندە دەکەی؟ ئایا لەوانەیە ژمارەی هێلانەکان لە ساڵی 2005 زیاد بکە یان کەم بکە؟ بێگومان زیاد دەکە، بەهۆی ئەوەی کە لێرە هەر لە زیاد بوونە، کەواتە زیاد دەکە، کەم ناکە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 65 هەتا دێمە کۆتای ئەوانەیە و هەتاوانەیەکی نوێ بابەتە چی ڕەنگە نوێ هەر بژی.